ئەوی لێبوورنی لێکم دەرچووی ساڵی چەنی ساڵی 2022 بۆ 23 چەنەم بووی پلەی دووەم لە زانکۆی سلێمانی بەشی ئیدارە اقتصاد ئەگەر ئەم ساتۆ لەبەر چاوە بووایە ئەو هەوڵەتەیە بێگومان نەخێر ڕەنجی زۆرم ماوە ینی من لە خۆمەوە سێرەکەم معاناتی خۆم من 4 ساڵ تەلەبەی جامیع بووم مناڵێکی 3 ساڵانم هەبووە لە مەرحەلەیە یەکی جامیعەوە هەموو ساڵێ کاتێ ئیمتیحان بووە بە مانگونی و بەجێ مێشتە بۆی پلەی بەرز بێنم بۆی سبینێ ئەوە بێنم کە ئەمێ ئەم 4 ساڵە هەوڵم بۆیە ئێستش کە ئاوای خەفەتی لێ خۆمەڵم باشە من 4 ساڵ بۆچی گریاوم ئەمە چیە بەدەستەوەمانە ئەمە طبعاً دوو شەهادەمانە ئێمە ئەوائیلەکان هەموو ساڵێ سپاس و پێزانینمان وەرگرتووە لەلایەن بەشەکانی خۆمن بەڵام ئیسفادی چه سپاس و پێزانی بۆ من کە لە جی من وانە بێژ دامەزراوە بە پەنجە ئەوەی ئێمە سەعیمان پێکردن ئەوان دایان مەزراندون وەڕاستی ئەمە حەق نییە زۆر ناحەقیان لێکردوین تکایە وەرنە سەرخەت ئێمەش داوای مافەکانمانەکەین ئیتر ناتوانین بێدەنگبین چەند ساڵە بێدەنگیان کردووە بەڵام ئێمە ناتوانین بێدەنگبین داوای حەقەکانی خۆمانەکەین باشە ئەی وەکو دەرفەتی خوێندنی دیکە وەکو ماستەر دکتۆراتە بۆ نەڕەخساوە هیچ دەرفەتێکمان بۆ نەڕخساوە بەڵام ئێمە سەرڕای ئەوەی کە هیچ شتێکیش نییە من وەکو خۆم ئێستا خەریکی خوێندنی ماستەرم خەریکی خوێندنی زمانەکانم بۆی بتوانم ینی شتێکی باشتر بم نەک ئەوەی ئاوام لێ بکەن باشە تۆ ئەوایل بوویت ئێستا هەم دیزە خوێنیتەوە ینی ئەمە لە بۆ هەیە کە جارێک دیکە تاین ببی نازانم تا وام لێ هاتو ئێستا دەسم لە هەمووی هەڵگرت و ڕاستیەکەی پێش ئەوەی بایەمەتری بکەم خەریکی خوێندن بم ئێستا هەموو شتێکم وەستانەوە لەبەرەوەی هیچ حەزێکم بۆی نەماوە 4 مانگە تووشی سترێس و قەلەقیە بووین ئەسڵەن لایەنی نەفسیمان تەواو تێک چووە بۆیەوەی کە بایۆمەتریمان کرد و هیچ جوابێکمان لێ نەگیڕاتەوە چەند هەزار وانە بێژ دامەزراوە چەند هەزار وانە بێژی خوێندنی باڵا دامەزراوە بۆیە ئێمەش پێویستمان بە جوابێکە باشە چی بە مناڵەکە تاڵێکەوە هەموو بەجێ و هێژە بە خوێندن ئەوی لێبوورنی لێکم